شارەوانی شاری مەکسیکۆ کە لە ڕۆژی هەینی دەست بەکار بوو لە ڕۆژی شەمە پاش کەمتر لە 24 کاتژمێر کوژرا. جەسێ لامۆتا کە یاسادانەری پێشوو بوو لە ماڵەکەی خۆی لە تیمەکسیکۆ لەلایەن چەکدارانەوە کوژرا. سێ گومانبار لە ناویاندا نەوجەوانێکیش دەستگیر کراون، دوو گومانباری تر لە میانەی پێکدادانیان لەگەڵ پۆلیس کوژران. لۆس ئانجلس تایمز ڕایگەیاندووە $29,000 دراوە بۆ چەکدارانە کە مۆتا بکوژن و کوشتنەکەش کاری دەستەی تاوانکاری دەڕێدز بووە. دەشی ئەمە هۆشداری بێت بۆ شارەوانەکانی تریش وەکو ئەوەی بڵێن ئەگەر هاوکاری نەکەن لەگەڵ تاوانی ڕێکخراو ئەوە ببینن چیتانی دەکرێت. ئەمە بۆ تەرساندنیانە دەبێت چیتر بێت. ئەمە هەر بیرروکەیە. نازانم وایە یانە، بەڵام هەموو کەس دەست بەجی والیەکی دەدەنەوە. تیمەکسیکۆ بە نزیکەی 100 کیلۆمەتر دەکەوێتە باشووری مەکسیکۆی پایتەختەوە لە سنووری کوێرناڤاکە، ئەو هاوینە هەوارەی کە چەندین تاوانی ڕفاندن و بەرتیل وەرگرتنی تیا ڕووی داوە. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.